ليلى يا نمامي جوانم من ويني بخوانم ليلى يا نمامي جوانم من ويني بخوانم. لە ڤیددیۆکانی تراوتومە ئێمە ئەمانە سپیسمان هەیە بەکاری بێنن بەڵام نەک ئەوەی کە ئەگزاجوای دیتیاکەین نەک ئەوەی کە مبالەغەی زۆر پێوەنان بێت. بەڕاستی منە و ڤیددیوانە کە شەرحەکەم هەر کەسە بەپی تێبینی خۆی هەر کەسە بەپی تێگەیشتنی خۆی لی تێگە. بەنمونە خانمێک گۆرانەیەکی بۆ نردوم بڵێن وا هەستەکەم گوێی لەیەکی لە ڕاهێنانەکانم گرت بێ بەڵام بە هەڵە گەشت بێ. بەنمونە گۆرانەکەی نردووە ئەڵێ ليلى يا لا جوانم من ويني بخوانم ليلى يا لا جوانم من ويني بخوانم. هەردووکی یەکتۆنە بەڵام کوالێتەکانیان جیاوازە. ئیتر ڕەنگە تۆ ئەمەیان بەڕاز بزانی یاخود ئەمەیان بەڕاز بزانی.